کێبڕکەکانی قۆناغی دووەمی شەترەنجی یاریزانی عێراق لە شاری سلێمانی کۆتایی هاتوو یاریزانی کوردیش بە تایبەتی یانەی پێشمەرگەی سلێمانی کۆنتڕۆڵی پەڵاوانتەکەیان کرد و 4 یاریزانیش سەرکەوتن بۆ قۆناغی کۆتاییان مسۆگەر کرد. یاریزانانی کوردستان بە تەواوی دەست بەسەر پاڵەوانێتی شەترەنجی عێراقدا دەگرن و 5 یاریزانیش سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی. بۆ ماوەی 6 ڕۆژ یەکێتی شەترەنجی عێراق بە هاوکاری لقی سلێمانی یەکێتیەکە. قۆناغی دووەمی شەترەنجی عێراق بە بەشداری 23 یاریزان بە شێوازی سیویستری و بە 9 جەولە ئەنجامدا. ئەم پاڵەوانێتی شەترەنجە کە هاتوۆتە شاری سلێمانی و سوودێکی زۆری بۆ شاری سلێمانی هەیە لەبەرەوەی چەند یاریزانێکی شاری سلێمانی ئەتوانێت بەشدار کات لەم زروفەیە کە یاریزانان ناتوان بچن لە بەغاو لە شوێنەکانی کە یاریکەن. ئەنجا زیاترین یاریزانی شاری سلێمانی ئەتوانێت بەشدار کات لەوانەیە ئەگەر لە شارێکی کە بێ نەتوانێت ئەو ژمارەیە بەشداری کە هەروەها بێتەوە بۆی جموجۆڵێک هەبێت بۆ یاری شەترەنجی شاری سلێمانی کە ئێمە زیاتر بەرنامەمان هەبێت لە شاری سلێمانیا و جموجۆڵی شەترەنجی زیاتر بێ وەکو وەرزش لە شارەکەیە. مەبەستمان ئەوەیە بتوانین پاڵەوانێتی وڵاتە عەرەبیەکان بێنینە شاری سلێمانیەوە ئەگەر ئەوە بکرێ سەربەرزیەکە بۆ شاری سلێمانی و بۆ عێراق و بە تایبەتی بۆ شاری سلێمانی. لە پاڵەوانێتیەکەدا یاریزانانی کورد ئاسێکی بەهێزیان ئەنجامدا و توانیان لە کۆی 5 یاریزانیش 4یان لە هەرێمی کوردستان بن و سەرکەون بۆ قۆناغی کۆتایی. لە لای خۆشیانەوە یاریزانان دڵخۆشن بە بەدەستهێنانی ئەو ئەنجامە سەرەڕای بەهێزی یاریەکانیش. بەخۆتیان پاڵەوانێتی ئەوەیە کە ئەم ساڵی 2020 بەتوڵی ئۆلۆمپیاد دەکرێتەوە هی جیهانی لەبەر ئەو زۆرترین یاریزانە باشەکانی عێراق بەشداری ئەم کۆتاییان کردو بۆی سەرکەم بۆ کۆتایی بنە هەڵبژاردنی عێراق لەبەر پاڵەوانێتی ئۆلۆمپیاد. وەڵای ئەم پاڵەوانێتی بەخۆت بوو پێشتریش پاڵەوانێتی کە هەبوو ئەویش پاڵەوانێتی بەخۆت هەتا پاڵەوانێتی زیاتر هەبێت ئێمە مستامان زیاتر کات و بەشێکی تر لە یاریزانان بەڵام بوونی پاڵەوانێتێکی وا بەهێز بە کاریگەر دەزانن بۆ پێشکەوتنی ئاسی یاریزانانی کورد. ڕاستمە زۆر وڵاتم دیوە هۆڵە چوار ڕێک و پێکم نەدیت یعنی لە ڕووی تەنزیمەوە لە ڕووی ڕێخستنی ئەو پاڵەوانتیە ڕێک و پێک بوو. ئاستی یاریش باش بوو خراپ نەبوو. یاریزانەکان ئەغلبیان گەنجن یاری جوان دەکەن لە فیناڵەکانی عێراقی زۆر ئەگەر سێری ئەنجامەکان بکە دایم کوردەکان دەستی باڵایان هەبووە دایم یعنی لە یەکەم و دووەم و سێم دایم منتەخەبی عێراق تیمی هەڵبژاردەی عێراق عەلە الئەقەل لە 5-3 کورد بووە. یاریزانی شەترەنج ئەگەر بێوێ ئاسی بەرز بیتەوە بێوێ منافەسەی جیهانی بکە دەبی ساڵێ 100 یاری نێودەوڵەتی یاری بکە 100 هیچ یاریزانێکی عێراق 3 یاری نێودەوڵەتی ناکاتن. دوای تەواوبوونی پاڵەوانێتیەکە هەریەک لە زۆزک سەلاح و ئەحمەد جەزا و ئاکار عەلی لەیانی پێشمەرگەی سلێمانی و حسێن عەلی لەیانەی خانزاد لە هەرێمی کوردستان و محەممەد عەلی لە شاری بەغدا سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی کە بڕیارە سەرەتای ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.